خواي پروردگار فرمي سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا. خواي پروردگار فرمي پێش بڕچێ بکەن بۆ بەهەشتێک کە پانتایی ئەو بەهەشتە گەورەی بەهەشت ئەندازەی ئاسمانەکان و زەویە. بۆچی ئامادەکراوە؟ أعدت للذين آمنوا بۆ ئیمانداران، آمنوا بالله ورسله بۆ ئەوانەیە کە ئیمانیان هەیە بەخوا و بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. جا زۆر گرنگە ئێمە بزانین هەر لەم ئاەتەیە خوای پەروەردگار لە سوورەتی حەدیدا ئەفەرمێ ومن يتولى فإن الله هو الغني الحميد. ئەوەی لەم دنیاە کە ئێستا ئێمە ئەم تەڵقینە بۆ ئێمەیە، ئەم پیاوە بەڕێزە ژیانی کۆتایی هات، ئێستاکە ئەڕوا بۆچی؟ بۆ ئەوەی وەڵام وەرگێتەوە. ئەو وەڵامەی کە وەها بریتە لە سێشت و هەمووتان ئەزانن. دووبارەکردنەوەی ڕەنگە ئیسفادەی ئەوەی نەبێ پێتان بڵێم سێ پرسیارەکە زۆر گرنگە. بەڕاستی برایانی خۆم خوای پەروەردگارە فەرمێ ومن يتولى فإن الله هو الغني الحميد. پشت لە دینی خوا ئەکەی، پشت لە نوێژ ئەکەی، پشت لە ڕۆژوو ئەکەی، پشت لە شەریعەتەکەی خوا ئەکەی بەخوا ئەتێنن وەک ئەم پیاوە. من و ئێوەش ئەهێنن. جا کوڕە و کوڕەیە، عاقڵ ئەو کەسەیە من يتعظ بغيره. برایانی خۆم ڕیش سپیەکان گەنجەکان ئەمە شوێنمانە. بەخوای حیمایەتە بێ هەرەتێنن بۆ ئێرە، جبۆ عەمامەت پێوە بێ هەرەتێنن بۆ ئێرە، فەقیر و هەژار بێ هەرەتێنن بۆ ئێرە، دەوڵەمەند و سەدان دەفتەر دۆلارەتە بێ و زەکات نەدەی هەرەتێنن بۆ ئێرە. مەجالی تیان نییە. ئەم دنیایە کە هاتوویە بێ بمریت، مردن مەحاڵە ئەبێ ئیلا بیتە ناو ئەم قەبرەوە. لێرەشەوە بە ژیانی ڕوح دەست پێکا براکان. ئەم پیاوە بەڕێزە ئێستا هەمومان جێ ئێڵین چ شتێ بە کەڵکی دێ؟ بەخوای سەڵاواتەکانی بە کەڵکی دێکە کاتێ تەیناب و سەڵاواتی لێ ئەدا، کاتێ نوێژی جەماعەتیە کرد، کاتێ خێریە کرد، کاتێ نەسیحەتی موسڵمانانیە کرد بۆ خوا. ئەمەت بە کەڵک دێ برای بەڕێزم، برا ئەزیزەکانم، پێویستە لە خۆمان بپرسینەوە 12 شەوە ئێستاکە ئۆقرەتان نەماوە بۆ ئەوە نەخەو دەی بیەنە بەرچاوت توخوات و ئەم بوویدایە چێ ڕەحمی پێدەکرد خەو خۆی بزڕێنێ؟ کەس ئامادەیە ئیم شەو بمێنێتەوە، من ئەمێنمەوە لێرە. بەس ئێوە ئەڵێن چی؟ ئەڵێن وەڵاهی ئەمانە دیارە ئەقلیان تێکچووە، چۆنە بێ لە قەبرستان بخەوی؟ ئەی بۆ ئەمە بێ بخەوێ؟ من و تۆش هەر وەکو ئەم مستەهدەفین، دوو ڕۆژتر ئەمانێنن بۆ ئێرەمان خەنە ناو ئەم چاڵەوە. لێرەوە ژیانێکی تازە دەست پێکا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ یان ئەوە تا ئەکرێتە باخێ لە باخەکانی بەهەشت، ئیتر دوای ئەمەش هیچ ئەسە بۆ دنیا ناخوات. ئەوەی کەوەها ئێسێمە لێ ترسین ڕزقە، مناڵە، ترسی خۆمانە، ترسی مستەقبەلە. ئەم پیاوەیتە ترسی شتێکی نەما. یا ڕەبی خوای گەورە بۆی ئاسان کات. دڵنیا بن عیبە بۆ ئێمەیە. ئەم پیاوە لە دەستمان دەرچوو، ڕەنگە ئەگەر لەگەڵمان نابوایە یەکێترمان بناشتایە ئەویش وەک ئێمە گوێی ئەگرت، بەڵام عیبەیە، بەڕاستی عیبەیە بۆ خۆم و بۆ ئێوە ئەگەر ئەم پیاوە نەبێتە عیبرەت بۆمان. ئەوە تا ئێستاکە مەلایکەتەکان دێن لێ پرسن خوات چێە؟ ئەبێ ئیش بکەی بۆ ئەوەی کە خوا بناسی لە دنیا. خۆمان ئەم پیاوە گوێی لە ئێمە نییە تەواو. ئەم پیاوە ئەوەی کردی لەگەڵ خۆیان بردی و ئێستاکە نەتیجەکە وەرەگرێتەوە. ئومێ دەکەم ئەو نەتیجەیە بێ کە ئیمانداران وەرەگرن ئینشاءڵڵا. دوای ئەوە خۆشگوزەرانی لێرەوە دەست پێکات. خۆشگوزەرانی ئێمەی موسڵمان لێرەوە دەست پێکا، پێش ئێرە نییە. دنیا پڕە لە مەشەقەت، پڕە لە نەزانی، پڕە لە داماوی. با هەوڵدەین ئێرەمان خۆشکەین. خوای گەورە ئەفەرمێ ومن يتولى فإن الله هو الغني الحميد. بەخوا خوای گەورە احتیاج بەوە نییە من نەسیحەتیەوە بکەم. بەخوا خوای گەورە احتیاج بەوە نییە ئێمە نوێژی بۆ بکەین، ڕۆژووی بۆ بگرین، بڕۆن سەیری ئومەتانی پێش خۆمان بکەن، بڕۆن سەیری قورئان بکەن. قورئانە فەرمێ نتان بينيوة ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك صوت عذاب إن ربك لبالمرصاد. خواي گەورە ناوی ئەو هەموو ئومەتانە ئەیەنێ ئەوەنەی کە بۆتانم خوێنە پێ ئەچێ ملیۆنێ ملیارێ ساڵ تەمەنیان بوو بێت، یعنی چەند قەرنێ باس ئەکا. ئەوە تا ئێستا بووە تەریخ بۆ ئێمە. ئەم پیاوە بەڕێزەیش ئیتر یادگاریەکانی ئەمێنێتەوە. ئێمەش مستەهدەفین وەک ئەو. تکایە بۆ خۆم و بۆ ئێوە با هەوڵدەین گەڕاینەوە دینەکەمان تون و تۆڵترکەین. گوێ لە خەڵک مەگرە، دینەکەت بەرە پێشەوە بۆ خۆت. بەخوای بەس ئەو دینە بەکەڵ کردێ.
بەخوای ژنت بەکەڵکت نایە، مناڵت بەکەڵکت نایە، پارە و پلە و پۆست و مەنسەب و حیزبیشت بەکەڵکت نایە، هیچ بەکەڵکت نایە. بەڵام بەخوا بۆیە زیاد خوردیەکەمەوە بۆی تۆزە زیاتر بترسین لە خوای گەورە. خۆ بەخوا هەمووتان وەک من ئەزانن، ئەو قسانەی منێکم هەمووتان ئەزانن، بەست و خوا بە خۆمانە بچینەوە، ئێمە شەرمێ لە عەمامەکەی خۆمان بکەین، ئێوە شەرمێ لەم ڕۆژە بکەن کە ئێساکە هەمومان ئەڕۆین و ئەم پیاوە بەڕێزە جێڵین، تو خوا کوڕەکانی لای ئەمێننەوە، کەس لای نامێنێتەوە. ئەمەش سنەتی حەیاتە، چکەم بۆ الذي خلق الموت والحياة، ژیان دوای ئەم مردنە بۆ ئێمە دەست پێکات و ئەم کۆتایی هات. داواکەم لە خوای پەروەردگار ئەم پیاوە بەڕێزە سوئالی ناو قەبرەکەی بۆ ئاسان بکە، یا ڕەبی خوایە بۆی ئاسان بکەی، یا ڕەبی خوایە ئێمەش عاقیبەت خێر بکەی، خوایە لە مردووی ئەم قەبرسانە خۆش بی، خوایە سەبووری کە سوکاری بدەی، یا ڕەبی خوایە بۆ خاتری گەورەی خۆت و ناوە جوانەکانت، بۆ خاتری ئیسمی عەظەمت، خوایە سەرەتای خۆشگوزەرانی ئەم پیاوە لێرەوە بێ یا ڕەب العالەمین. خوایە دەسوپا هەڵکەوتنی ئاوارەیەکەی فەقیری و هەژاری و ساڵانێکە لەم دنیاە بۆ خوایە بکەیتە کەفارەتی گوناحەکانی، خوایە ئەجر و پاداشتی نوێژ و شوێنکەوتنی جەنازەکەمان لە کیش نەدە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە دوای ئەم مردووە ئێمە گومڕانەکەی، خوایە بۆ خاتری گەورەی خۆت لە وڵاتی خۆمانە ئاوارەمان نەکەی، خوایە بۆ خاتری گەورەی خۆت و ناوە جوانەکانت ئەوەشی کە لەم قەبرسانەیە سەرەتای خۆشگوزەرانیان لە ئیم شۆبێ بەو نوێژ و دوعای کە ئێمە بۆیانەکەین، یا ڕەبی خوایە هەموو لایەک مۆفەقکەی، خێرتان بنووسێ طیبتم وطاب سعیکم وممشاکم وتبوأتم من الجنة منزلا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.